باشیەم فیستیڤاڵە یەکەم سوود بۆ ناساندنی بەرهەمی خۆماڵی و هەناری هەڵەبجەیە و سوودێکی دارایی شێبێ بۆ خەڵکی هەڵەبجە و ناساندنی هەڵەبجە بە خەڵکی و هەروەها بۆ چێژوەرگرتنی ئەو خەڵکە لە هەنێجار کۆبوونەوە ئەو شتانە. فیستیڤاڵە ڕێگەی بە زۆر کەسیاوە کە باری دارایی خۆی و مادی خۆی لە ڕێگەی شتەوە باش بکە. ئەنجا بۆ ژنان و ئافرەتانیش هەلێکی وهای ڕەخساندووە کە ئەتوانن کارێک بکەن لە دەرەوەی ژیانی خۆیان و ماڵی خۆیان. وەک باخەوانێک 9 ساڵە بەشداری فیستیڤاڵی هەڵەبجەکەم. فیستیڤاڵێکی گەلێک خۆشە، گەلێک قەشەنگە. ئێمە جۆرەکانی هەناری هەڵەبجە دەفرۆشین لێرە لە خەڵکی دوهۆگڕا هەتا خانەقین دێنە لای ئێمە. هەنارێکی خۆشە، یعنی خۆشترین هەنارە. نە میسر، نە سووریا، نە کەربەلا، نە ئێران و هیچ هەنارێک ناگەوە هەنار هەڵەبجە. حکوومەت 2 کۆمپانیا ڕاست پاردووە بۆ ناردنە دەرەوەی هەنار. دووەم جارە و دوم ساڵە کە بەشداری لە فستیڤاڵی هەناراکەم. ئەم ساڵی شەرۆک و ساڵەکەی پێش و جاری پێشووتر بە بەروبوومی هەنار و بە ڕووبانار یاخود بە سرکەی هەنار بەشداریمان کردووە. بۆ ماوەی چەند کاتژمێرێک ئاوی هەنارەی کوڵێنی تو دواتر خەستە بێتەوە ئەو بەرەمەی لێ دەرەچێت کە وڵاتیان زۆر بۆ بابەتی جیاواز بەکارهێنن و بۆ خواردن بەکاریهێن. ئەنی بەشێکی زۆری خانمان بە خۆشحاڵیەوە بەڕێوەیە بن و بەشداریشی تیاکەن. و هەبوونی ئەم بەروبوومەش تەنها لە یەک وەرزایە و چەند مانگێکی دیاری کراوە، بۆیە بە بەردەوامی ناتوانرێت پشت بەم ئیشە ببەسترێت.